بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابەشکردنی یەکەی نیشتەجێبوون و دابەشکردنی زەوی بۆ خانەوادەی شەهیدانی شەڕی دژ بە داعش دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. لە ئێستاشدا تەنیا کەسوکاری شەهیدەکان دەگرێتەوە. وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بڕیارەکە خان و زەویشی تێدایە و لە هەفتەی داهاتووەوە یەکەکان ڕادەستی وەزارەتی شەهیدان دەکرێت بۆ دابەشکردنی بەسەر کەسوکاری شەهیدانی شەڕی دژی داعشدا. خۆی بڕیارەکەەوەی لە ئەنجومەن وەزیران دەرێت و هەم خان و هەم زەویش دەگرێتەوە. ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی ئێمەوە بێت، ئێمە ڕاپۆرتی خۆمان ناردووە کە چەندێکەمان ئامادەیشتا بتوانین تەوزیعی بکەین. پێش سەری مانگ ئامادەکاری بکەین و ڕاپۆرتی کۆتایی بدەینەوە وەزارەتی شەهیدان و وەزارەتی شەهیدان سەر پشک دەکرێن، چونکە سەرۆکی لیژنەکە مامۆستا مەحموودە، ئەو سەرۆشی دابەشکردنی یەکەکان دەکات. بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران لەسەر داوای بەشێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم بەتایبەت وەزارەتی ئاوەدانکردنەوە و وەزیری ئەو وەزارەتە بووە کە بەپێی ئەو نووسراوانەی دەست NRT کەوتووە لە مانگی ئابی ساڵی ڕابردوودا داوا کراوە بۆ دابینکردنی زەوی بەسەر ئەو پێشمەرگانەی شەهید بوون لە شەڕی دژی داعشدا. بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە بە ژمارە 41 کە لە 4 2015 دەرچووە خانوو یان زەوی بۆ شەهیدانە بۆ کەسوکاری ئەو شەهیدانە دابین دەکرێت کە لە شەڕی دژی داعشدا شەهید بوون و تاکو ئێستا هیچ بڕیارێکی وانەیە بۆ سەرجەم پێشمەرگە زەوی دابین بکرێ، هەرچەند لیژنەی پێشمەرگە داکۆچی لەسەر ئەوە زۆر کردووە کە دەبێت لە هەموو سەکتەرەکانی تر بژیرێتەوە لە خزمەتی پێشمەرگە دابین. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەش دەڵێت تا ئێستا هیچ نووسراوێکی فەرمی لە هیچ دام و دەستگایەکی حکومیەوە لەسەر دابەشکردنی زەوی و یەکەی نیشتەجێبوون بەسەر شەهیدانی شەڕی دژی داعشدان نەڕۆشتوەتە وەزارەتی پێشمەرگە و ئاماژەش بەوە دەکات ئەگەر بڕیارێکی لەو جۆرەش هەبێت بەپێی ئەو مەرجانەی کە دیاری دەکرێت ناو جیا دەکەنەوە بۆ دابەشکردنی خان و زەوی بەسەر بنەماڵەی شەهیدانی پێشمەرگەدا. بڕیارێکی فەرمیمان بۆ نهاتووە لە ئەنجومەنی وەزیرانیان لە هیچ دام و دەستگایەک باڵاتر کە بڵێ ئێمە عەرزمان تەرخان کردووە بۆ پێشمەرگە و لیژنەی بۆ دروست دەکرێ و بەپێی ئەو مەرجانەی کە دیاری دەکرێ و بەپێی ئەوەی کە ڕێنمایانەی کە دیاری دەکرێ ئەو کاتم ناوچیاکەنەوە، بەڵام نامانەوێت پێش شت بکەوێن وەکو وتم هیچ بڕیارێک هیچ نووسراوێکی فەرمی لە هیچ دام و دەستگایەکی حکوومەت هەرێم بۆ ئێمە نهاتووە لەبارەی زەویەوە. زیاتر لە ساڵێکە هێزەکانی پێشمەرگە لە شەڕی دژی داعشدان و تا ئێستا نزیکەی 1300 پێشمەرگە شەهید بوون و سەدانی دیکەش بریندار بوون. مانگی 4 ئەمساڵ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دابەشکردنی زەوی و یەکەی نیشتەجێبوونی بۆ کەسوکاری ئەو شەهیدانەی کە لە شەڕی دژی داعشدا شەهید کرابوون دەرکرد. لە ئێستادا کۆمەڵێک لەو یەکە نیشتەجێبوانە ئامادەکراوە و بڕیار وایە لە هەفتەی داهاتوودا بەسەر ئەو کەسوکاری شەهیدانەدا دابەش بکرێت. ژاڵە محەممەد NRT سلێمانی.